سڵاو بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی لە بەرنامەی ڕاستەوخۆدا دیسانەوە دێمەوە خزمەت ئێوەی خۆشەویست. ئازیزان، ئەوڕۆ چواردەی جۆزەردانی 1400 هەتاوی بەرامبەر لەگەڵ 4 مانگی جوونی 2021 زایەنیە. بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆمان بریتیە لە باسکردنێک سەبارەت بە گاڵتەجاری هەڵبژاردننی سەرۆکۆماری لە ئێران، دوای ئەوە بەرەوپیری سوێکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ئاچین. لەم بابەتەوە قسە و باسێکمان نەبێ لەگەڵ پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و ئەندامی حزبی کومونیستی ئێران کاک ژیانی زوڵفقاری. هەروەها بەداخەوە کێشەی تکنیکیمان بووە بۆ تەلەفۆنمان نییە، بەڵام هەوڵەدەین ئەگەر پەیامێک لە تەریقی فەیسبووکەوە دابنن حتمما پەیامەکانتان بخوێنینەوە، بە بۆنەوە داوا لێبردنتان لێکەین. ئەو بەرنامەیە لە تۆڕی کۆمەڵە مێدیا نێتوەرکەوە ڕاستەوخۆ بڵاوە بێتەوە لە فەیسبووک و ئینستاگرام، بە دواتریش لە یوتوب و تەلێگرامیش قابلی دەسڕەسیە. زەفتی ئەو بەرنامەیە دیسان نەتوانن هە لە تەریقی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە ببینن. پێش لەوەی بەرنامەکەمان دەست پێ بکەین، مەسەلەیەک هاتە پێشەوە بەداخەوە. دوێنێ لە بینی جادەی سەقز و مەریوانە تعدادێ لە شاخەوانانی گروهی ئەنجومەنی شاخەوانی چیا کە بەڕێوە بوون بۆ بچن لە بانە بۆ ئەوەی لەوێ بچن بۆ شاخەوانی لە شاری بانە، لێکە لە شاخەکانی بانە بەداخەوە تووشی گرفتێکی سەرجادە بوون و مینیبوسەکان تەسادفی کردو. لەم ڕووداوەدا 4 نەفەر لە شاخەوانانی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان گیانیان لەدەستا کە ناوەکانیان بریتیە لە شوعلەی قادری، ئارشامی عەزیزی و داودی باخشین و کاوەی خوسرەوزادە. ئێمە لێرەوە لەلایەن هەموو هاوکارانی تلویزیۆنی کۆمەڵەوە سەرخۆشیەکەین لە بنەماڵە و کەسوکاری ئەو ئازیزانە، هەروەها لە هەموو هاوڕێیان و ڕێڕەوانی شاخەکانی کوردستان کە هاوڕێ و هاوڕێی ئەو ئازیزانە بوون. هیوادارین ئەو ئازیزانە کەسوکاریان خۆش بن و بەداخەوە زۆر خەبەرێکی زۆر ناخۆش بوو. ئازیزان، کە دینە سەر مەسەلەی باسی ئەو ڕۆمان کە مەسەلەی گاڵتەجاری هەڵبژاردنە، کۆماری ئیسلامی لەی ئەرخایەنەکە خەڵک لەم گاڵتەجارەدا بەشداری ناکەن و بە هەر شێوەیە بووە کە وایان کردووە کە ئێستا خەریکن بە نەوعیانەیە بازاری ئەم گاڵتەجارە و ئەم شانۆگەریە خۆشکن. تعدادێ لەوانەی کە لەلایەن شۆرای نیگەهبانەوە تەئید نەکراون بە ئەعتراز هاتوون و وای لێ هاتووە کە خامنەئیش هاتوۆتە سەرخەت و خەریکە لەو بابەتەوە تەوزیح هەدا. ئەمە نەک بە خاترەوەیە خەڵک ئیعترازی هەیە بۆ ئەوەی کە ئەمیا ئەو کاندید گوڵبژێر نەکراون، بەڵکو مەسەلەکە ئەوەیە کە بە تەوری واقعی ئەیانەوێ بازاڕەکە گەرمکەن. ئەزانن کە خەڵک بەشداری ناکەن، ئەزانن کە ئەگەر جاران ئەحزابی سیاسی و جەرایاناتی سیاسی انتخاباتیان بایکۆتە کرد، ئێستا هەموو هێزەکان عەلەنەن باسیەکەن کە ڕێی بێڕێی هیچ کەس لەم انتخاباتە بەشداری ناکە. لەم انتخاباتە بۆ بەشداری بکەن؟ ئەوە 42 ساڵە کۆماری ئیسلامی بە ئیعدام و بە کوشتن و بە زیندانی و بە برسێتی هێشتنەوەی 7 ملیۆن خەڵک لە ژێر خەتی فەقرە
ساڵێکی تریش بە عمری ئیزافە بێ معناوێت ساڵێکی تریش بەم هەموو مێنەتیانە ئیزافە بێ هەر بۆ بوونەوە نابێ خەڵک بەشداری بکەن لەم ئینتخابات ئەوە کۆماری ئیسلامی ئەوەی زۆر لەلایەن ڕوونەکە کەس بەشداری ئەم ئینتخاباتە ناکات مەسەلەیەکە زۆر مهمایشەوەیەکە لە کوردستان وەکو هەموو جارەکانی تریش خەڵک لەم ئینتخاباتە بەشداری ناکەن و ئەویان بەڕاشکاوی ڕاگەیاندووە هەمیشە سنووقەکانی ڕێی چۆڵ بوون جەمهوری ئیسلامی هیچ وەخت نەیتوانیوە بە نیشاندانی فیلم لە کوردستان یا سەفی ڕێی دەهەندەگان بە قەولی خۆیان بتوانن تەبلیغات بکەن لە کوردستان چونکی معمولاً چۆڵ بووە ئەوە ئێستا ئاسی سەراسەری شاحەتمەند بۆ شێوا بێت بەڵام لە کوردستان کۆماری ئیسلامی خەریکە بە شێوەیەک فەزای کوردستان نائەم نەکات بەهێنانە گۆڕی دەستەجاتی داعشی و گروههای ئیسلامی کە سەر بە داعشن و سەر بە جەرایاناتی دواکەوتوی ئیسلامین سەلەفیەکان ئەیانەیە فەزای کوردستان نائەم بکەن ئەمانە لە چەند شاری کوردستان لە مەریوان و سنە و سەقز هێرشیان کردوتە سەر خەڵکی عادی ئەوانەوە بەسەر جادا ڕۆن بەبێ ئەوەی مەسەلەن کەسێکی تایبەتی بێ ئەسەن یانەیە فەزاکەوا لێ بکەن فەزایەکی زۆر ناخۆش بێ و خەڵک نەوێرێت بێتە دەرەوە طبعاً ئەوە جوابی وەرگرتوێتەوە لەلایەن خەڵکەوە و هێرش کراوەتە سەریان لە زۆر مەورددا هەڵاتون لە دەست خەڵکو و خەڵک نیان هێشتووە خەڵک کە ئەوان ئەو ئەعماڵی دڕندانە و دواکەوتوانەی خۆیان ببەنە پێشەوە هەرچەند یەک دوو مەورد یەک دوو جوانیان لێداوە بە چەقۆ و بە قەمە و شتیوا کە هاتوون ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە ئێستا